بڵاوبوونەوەی کتێبێک ئاگر لە ڕای گشتی ئەمریکا و سیاسەتمەدارانی کۆشکی سپی بەردەدات. بۆب وودوارد نووسەر و ڕۆژنامەنووسی واشنگتن پۆست دەڵێت لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ترامپ بە نهێنی پشکنینی ڤایرۆسەکەی بۆ ڤلادیمیر پوتین ناردووە. بۆب وودوارد نووسەر و لێکۆڵەر و ڕۆژنامەنووس کە ماوەی نیو سەدەیە لە ڕۆژنامەی واشنگتن پۆست کار دەکات لە نوێترین کتێبیدا بە ناوی جەنگ کۆمەڵک نهێنی و زانیاری تایبەت دەدرکێنێت. وودوارد ماوەی نیو سەدەیە کار لەسەر ئەو بڕیار و سیاسەتانە دەکات کە لە پشتپەردەی کۆشکی سپیەوە دەردەچن. وودوارد یەکێک بوو لەو ڕۆژنامەوانانەی کە فەزاحەتی واتەرگەیتیان ئاشکرا کرد بەو هۆیەوە ڕیچارد نیکسۆن سەرۆکی ئەو کاتی ئەمریکا لە ساڵی 1974 دەستی لە کار کێشایەوە. وودوارد لە کتێبە تازەکەیدا باس لە ڕووداوە ناوخۆییەکان، شەڕی ئۆکرانیا و رووسیا و هەروەها ئیسرائیل و حەماس دەکات. لەم نێوەندەشدا دەڵێت هەر لە چەند مانگی سەرەتای جەنگی ئیسرائیل و حەماس بایدن تێگەیشت کە نەتانیاهۆ بەنیازی ئاگربەست نییە و درۆزنێکە کە تەنیا دەیەوێت درێژە بە تەمەنی سیاسی خۆی بدات. وودوارد لە بەشێکی دیکەی کتێبەکەیدا بە وردی باسی قەیرانی کۆرۆنا لە ئەمریکا دەکات و دەڵێت لەو کاتەی کە ئەمریکاش وەک هەموو وڵاتانی دیکە تووشی کەمی ئامێری پشکنینی کۆرۆنا بوو، بەڵام لەو کاتەدا ترامپ بە نهێنی و دوور لە کۆشکی سپی تێستەری بۆ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا ناردووە. نووسی ویشێتی دواتر لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا پوتین بە ترامپی وتووە هەوڵ بدە و شتە بە نهێنی بهێڵیتەوە چونکە ئەگەر ئاشکرا بێت ئەوە خەڵکەکەت لێت تووڕە دەبێت نەوەک من. وودوارد دەڵێت بە درێژایی مێژووی سەرۆکایەتی ئەمریکا دۆناڵد ترامپ بێباکترین و سەرەڕۆترین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بووە و زۆر لە ڕیچارد نیکسۆن خراپترە. کتێبەکەی بۆب وودوارد بڕیارە لە 15 تشرینی یەکەمی 2024دا بڵاو بکرێتەوە و لەگەڵ بڵاوبوونەوەشی پێدەچێت مەلەفە هەستیارەکانی کۆشکی سپی و بەتایبەت دۆناڵد ترامپ کاریگەری لەسەر ڕایگشتی و هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا لەم ساڵدا هەبێت.